سڵاوتان لێبێ ئێمە ئێستا لە شەقامی سالمین لە شاری سلێمانی دیارە کەمێک بەر لە ئێستا لە یەکێک لە ئوتێلانە کە ئەم وتێلەی لە پشتمەوەیە ئێرە گەراجی یەکێک لە ئوتێلانەیە دوو هاوڵاتی بەهۆی کارەباوە گیان لە دەست دەدەن دیارە یەکێک لەو هاوڵاتیانە کوڕی خاوەن وتێلەکەیەوە یەکێکی دیکە کرێکار بووە لەگەڵی دیارە ڕووداوەکە لێرە ڕوویداوە لە پشتی ئێرەوە گەراجێکی وتێلەکە کە ئەو دیوەنان دەبینێن ئاوێکی زۆر کۆبۆتەوە دیارە کەسانە و دوو هەوڵاتی ویستیانە ئاوی نێو ئەو بڵێن کارەبا نزیک بۆ لەوێستن فێزی پێدەوترێ هاتووە بۆ ئوتێلەکە دوای ماوەیەک گیان لە دەستەدان ئێستا بەشێک لە ئەوانی کە لێرن شاید حاڵی ڕووداوەکان بزانین ڕووداوەکە چۆن ڕوویاوە ئەگەر بیتە ئێرە سڵاو لێبێ زۆر سپاس بۆ ئامادەبوونێ جەنابەت لێرە ڕووداوەکە چۆن ڕوویا ینی بوو لەو کاتایەکێک لە براکانی یەکێک لە بەداخەوە ئەوانەی کە کۆچی دواییان کردووە یەکێکیان بە هاوار هاتە خوارەوە تر ئێمەش بزانین چییە چی نییە کە سێرمان کرد هەردووکیان لەنا ئاوەکەیە کەوتبوون دیارە بۆ بەتاڵکردنی ئەم ئاوە هاتوون چکە دەڕنەها پلای سوشتیان پێبوو ئێمەش لەو کاتەیە کە زانیمان لە ئاوەکە بێگومان لە ترسی کارەبا ئێمە نەمانوێرا لێ نزیک بینەوە پەیوەندیمان کرد بە ژمارە سا ژمارە سە ڕاستەوخۆ داخۆیان لەلایەن ژمارەی ترۆ پێوەکرایەوە کە ئێمە لیان نزیک نەبینەوە خۆیان گەیشتنە ئێرە لەلایەن فریاگوزاریەوە بە شێوەیەکی خێرا خەڵکەکان دوور خستەوە و ئیتر ئەوان لە دوای بڕینی تەزووی کارەبا بێگومان چکە داوایان کرد تەزووی کارەباکان بڕی کەس نێوەرا لیان نزیک بێتەوە لەو کاتە ئیتر ئەوان لە ڕێی ئیسعاف و هاتن گواستیانەوە تەرمەکانیان گواستەوەز بەداخەوە گیانیان لەدەستیا بوو بەداخۆ ینی ئەوەی کە بینیتان ڕاستەخۆ گیانیان لەدەستدا بوو یاخود ئەو کاتێک کە تیمەکانی فریاگوزاری هاتم لە ژیانە ماوە ئێمە کە براکەیمان بینی ڕای کردە خوارەوە دیار بوو کە سێرمان کرد یعنی نەمابوون لە ئاوەکە بوون بەداخەوە کە براکەی هات هەردووکیان لە ئاوەکە کەوتە بوون کە تیمەکە هاتنەوەن گەیشتنە ئێرە بەڕاستی وەکو گلەی یەکیش ڕێگا و قەرەباڵغی و لێرە شتێک دروست بوو یعنی مەجالیۆنە بۆ هەر ئیشی تیا بکەن بەسەراحەت ئیتر بەداخۆ دیار بوو تەواو بوون کە تیمەکان هاتن هەرچەنەوەن هەوڵی خۆیان نا لە ئەخیرەکەیە ئۆکسجین و لە ڕێگەی شێلانی سنگ و هەموو شتێکیان بۆ کردو بە شێوەیەکی خێرا فڕانیان بەرەو خەسخانە ئیتر بەس تا ئەم دەقەیە هیچ چۆڵەیەک نەبوو نەمابوو زۆر سپاس بۆ زانینەکانی دیارە ئەوەی کە دەیبینن لێرە ئەمە ئەمۆدی کارەبایەکە کە کارەبای ئوتێلەکەی لێوە هاتووە کە کارەبای ستریفێسە وەکو ئەم هاوڵاتی ئاماژەی بکرد کە شاد حاڵی ڕووداوەکەیە باسی لەوە کرد ینی بەڵێ وەکو ئاماژەی پێکرد تەمەنی یەکێکیان 21 ساڵی تریشان 24 ساڵە ئەوەی کە گیانیان لەدەستداوە چونکە بەهۆی بەهێزی کارەباکەوە ڕاستەوخۆ دوای ئەوەی کە بڵین کارەباکە بەم شێوەیە شۆرتی کردووە یان چۆتە ئاوەکەوە دوای ئەوەی کە هاوارێکی زۆریان کردووە بەڵام بەداخۆ دەوترێکە تاوەکو ئێستا ئەوانی کە کە سۆندەی مزەخەیان ماتۆڕی پێ دەوتری وشتیانە لە ڕێگەی ماتۆڕێکی کارەباوە ماتۆڕێکی ئاوەوە ئاوی نێو بڵێن گەراجەکە دەربن بێنە دەرەوە بەڵام بەداخۆ دیارە کارەبا لە نێو ئاوەکەدا بووە نیانسانیوە دواتر ئەو ڕووداوە ینی ئەو ڕووداوی لێکەوتێتەوە دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی جگەل لە ڕووداوی ئەم ڕووداوی کە ڕووی داوە کە دوو هاوڵاتی بۆی شۆرتی کارەباوە گیانیان لەدەستداوە هاوکات زیندانیەکیش لە شاری سلێمانی یەکێک لە زیندانەکانی شاری سلێمانی بەهۆی ئەوەی کە مادەی 405 واتە کوشتنی بانقەست بەسەر یاسە پێنراوە ماوەیەکە لە زیندانەکاندایە دیارە ئەمڕۆ لە یەکێک لە زیندانەکان بەهۆی لیفکەوە لە حەمام کۆتایی بە ژیانی خۆی هێناواتە ئەمڕۆ ڕووداوێکی خۆخنکاندن هەبووە لە یەکێک لە زیندانەکانی شاری سلێمانی و هەروەها ئەم ڕووداوی بڵێن گرتنی کارەبا هەبووە کە لە یەکێک لە ئوتێلەکانی شاری سلێمانی ڕوویداوە سێ هاوڵاتی لە شاری سلێمانی بەداخەوە گیانیان لەدەستداوە تاوەکو ئێستا یعنی تیمەکانی فریاکەوتن یان پۆلیسی سلێمانی لەو بارە ڕوونکردنەوەی زیاتریان نەداوە بەڵام دەوترێت دوای ئەم ڕووداوی کە لێرە ڕوویداوە تیمەکانی فریاکەوتن هاتوون و
ئەو دوو کەسیان بردووە تەرمەکانیان دەرهێناون لێرە و کە گەیشتونەتە ئێرە ڕاستەوخۆ ینی ئەوانە گیانیان لەدەست داوە بەهۆی ینی هێزی کارەباکەوە هێزێکی زۆری هەبووە ڕاستەوخۆ گیانیان لەدەستداوە و بە کە پەیوەندیان پێکراوە هاتوون تیمەکانیان براوە لە بۆ پزیشکی دادوەری شاری سلێمانی بەڵێ.